بایعیمان بۆ هاتووە ئەمە بایعی قەزای بازیانە ئەمەی شارۆچکەی بەردەقانەمانە بۆی کەس نەڵێ وایە وانە بابێ ئەمە بزانە چییە حکومەتە و زەعیفەوە بەویژدانتان خەڵگەماخوا سێسێکی تایە بەس سێریکەچی تایە حار هەمووی کوون بوو وتر نازانمەی چەند ساڵە هەڵگیراوە ئەمادا بە هاوڵاتی خۆی توخوا شەرم نییە تۆ ئەمە بیتە هاوڵاتێکی خۆت شەرم نییە ئەوە چییە ئەوە چی ئەو هەمووی حەشەراتت تیا هەمووی گەرا حار هەمووی گەرایەتی باشە ئەو بۆیە پێم خۆش بوو ئەمە بڵاو بێتەوە بۆ ئەوەی ئەم حکومەتە بزان میلەتی خۆی بەجێل نەزانێ ئەمە مێژوو تۆمارێکا بۆ دوا ڕۆژتە ئەوە حکومڕانیەکەتانە والله احتیاج بەمە نیم سوپاس بخوای گەڕخوای گەڕ ئەوەی پێدام احتیاج بەمە هەر نیم بەخوا بەتڕێلە ئەمە بۆ وێنی احتیاج نیتی بەس ئەوە چی بە خەڵک خۆ من بەخوا نایخۆ بەس ئەوە چی بە خەڵک ئەمە لێنێم حکومەتی هەرێم بۆ تۆی خۆی ئەم گۆشتەشی لەگەڵابێ خۆی والله شەرمە قەسەم بەخوا کە بینیم شەرم دەخۆوە